وخوای تبارک و تعالی ئەمری کردووە کەوا شوێن پێغەمبەرەکان بکەوین و لە قسەیان دەرنەچین و چیان ویست جێبەجێ بکەین. ئەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. جاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی بەخشیون و بۆی هێناون و پێی ڕاگەیاندوون وەری بگرن، هەر فەرمانێکی تێدان بەگوێی بکەن، قەدەغەی هەر شتێکی لێکردن مەیکەن، لە خوا بترسن چونکە بەڕاستی خوا بە توندی تۆڕە دەسێنێت. بۆ ئەو کەسانەی کەوا شوێن پێغەمبەران ناکەون و بەگوێیان ناکەن و فەرمانەکانیان جێبەجێ ناکەن و گواز لە نەهیەکانیان نانن، خوای تبارک و تعالی سزایەکی توندی داناوەیان لە ڕۆژی قیامەت. و هەروەها لە فەرمودەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم إمام بيهقي وما نجرته فرمي عن مطلب إن رسول الله صلى الله عليه وسلم قال ما تركت شيئا مما أمركم الله به إلا وقد أمرتكم به ولا تركت شيئا مما نهاكم الله عنه إلا وقد نهيتكم عنه. أفرمي خوای تبارك وتعالى سبحانه وتعالى هیچ فەرمانێکی پێ نەکردوون إلا من پێم ڕاگەیاندووە، هیچ فەرمانێکی نەکردووە خوای گەورە ئیلا پێم ڕاگەیاندوون، و هیچ ڕێگریەک و قەدەغەیەکی نەکردووە لێتان إلا من ئەوەشم پێ ڕاگەیاندووە. وهذا ئەوەتەی لەلایەن خوا هاتووە لە فەرمانەکانی و لە ڕێگریەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وەک خۆی چۆن هاتووە بۆی پێی ڕاگەیاندوین و بە ئومەتەکەی ئاگادار کردوێتەوە و مژدەی پێداون کەوا شوێن پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم بەوەش سەرفرازی دنیا و قیامەتە بن. بۆیە ئیمانداران هەر شتێک خێر و چاکە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینە، و هەر شتێک شەڕ و خراپە بێ هەروەها ئاگاداری کردوینەتەوە تەحزیری داینەتێ کە نەکەن شوێنی بکەون. ولو صفة أخلاقاني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لێی ترساوە و ترسی هەبوو، کەشتی ترسناک پێویستە ئینسان بە زووترین کات بچێ بە دوایە و چارەسەری بکات، چکە ئەگەر ترسناک بوو لەوانەیە بەرەخەتەر و لە ناوچوونی بدات. کەسێک کە چەند نەخۆشیەکی هەبێ، نیشانەی نەخۆشی هەبێ، مەسەڵەن نانی بۆ نەخورێ، تای هەبێ، عەرەق بکاتەوە، خەوی لێ نەکەوێ، ئەمە ترسانە، ئەمە نیشانەی نەخۆشیە کە پێویستە مادەم ترسی هەیە بە زووترین کات بەرە دکتۆر بچێ و عیلاجی بکات. بەیانی هەستای سەیارەکەت ڕۆن لە ژێری ڕژا بوو، ئەمە نیشانەی ترسە، ئەبێ بڕۆی بۆ لای فیتر بێزەوەی پێی سەفەری پێ بکەیت، چکە لەوانەیە خەتەر بێ بۆ ژیان. و هەروەها بۆ شێوانژە ئەو ئەخلاق و سیفەتانەی کە لەو ئومەتەیە ڕوو ئەدەن و ڕوویان داوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ترسناکە لێتانە ترسم تووشتان بێ، لەبەرەوە بێ عیلاجی بکەین، ئەگەر عیلاجی نەکەین بەرەوتی ئاشتمان بێت. یەکێ لەوانە ئەبی سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ إن رسول الله صلى الله عليه وسلم قال إن هذا المال خضرة حلو فمن أخذه بحقه ووضعوا في حقه فنعم المعونه ومن أخذه بغير حقه كان كالذي يأكل ولا يشرب. باسی تەنافسەکانە دنیاە، منافەسەکردنی دنیا و باوەشکردن بە دنیا و پشتکردنە قیامەت، نەبەستنەوەی دنیا و قیامەت بە یەکەوە، هۆکارێکە بۆ تیاچوونمان. خوای تبارک و تعالی لە قورئانە فەرمێت دەربارەی بەشەر، ئەفەرمێ وتحبون المال حبا جما. ئێمە ئێوە ئەزانین کە خوای گەورە فەرمێ ئێوە ماڵ و سەروەت و سامانتان زۆر 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 خۆشەوێ. ئەمە شتێکی تەبیعیە لە هەموو نەفسێکە، بەڵام ئەو خۆشەویستیە واو لێ نەکە کەوا ڕۆکی پیایە و باوەشی پیاکەیت و تووشی ناڕەحەتی و قیامەتی لەبیر بباتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەو ماڵ و سەروەتەی هەتانە باخچەیە گوڵزارە شیرینە خۆشەویستە
هەر کەسێ بە حەقی خۆی پەیای بکە، بە حەڵاڵی پەیای بکە، بە گەندەڵی نەکە. ئەوەی کە خوای گەورە شەرع ئاندوێتی بۆمان بەو شەرعی خوایە پەیای بکەی و هەروەها خەرجکردنی لە حەقا لە گوناه و تاوانە سەرفی نەکەی ئەو پارەی کە پایەکەی فەنیعمە المەعونە باشترین و چاکترین معونەتە، باشترین و چاکترین پارەیەکە خۆشیکی دنیاە کە بە ئێمە بەخشێ. بەڵام هەست کەسێ بە غەیری حەقی پەیای بکات، بە قۆڵبڕین، بە گەندەڵی، بە حەرام، بە ڕیبا، بەو جۆرە ژوانە وەک ئەو کەسە وایە کە ئاو بخواتەوە و هەرگیزی نوێتی نەشێت. هەرچەند پارە پەیاکەی، هەرچەند سەروەتی هەبێ، هەرچەند کەڵەکەیکەی تێخواردنە نییە و هەر بە ڕاکە ئەمێنیتەوە تاکو دنیاە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکی تر فەرمێ فوالله لا الفقر أخشى عليكم، والله من لفقيري ناترسم، لهجاري ناترسم بۆ ئێوە بۆ ئومەت، ولكن أخشى عليكم أن تبسط عليكم الدنيا، بەڵام لەوە ئەترسم کەوا دنیاتان بۆ بکرێتەوە، پارە و سەروەت و سامانتان زۆر بێ، خێر و بێری دنیا و سەرزەوی و ژێرزەویتان بۆ فراهم بێت، كما بسطت على من كان قبله، وەکو چۆن دەرکەوت بۆ ئەوانەی پێش ئێمە. خوای گەورە ڕزقی دانێ، نیعمەتی دانێ، کشتوکاڵی دانێ، زەراعەتی دانێ، ژن و ماڵ و ناوی دانێ، پارە و سەروەت و سان و خانوم و هەموو شتێکی دانێ. بەڵام ئەوان چیان کرد؟ فتەنافەسوها، منافەسەی یەکیان کرد، شەڕیان کرد لەسەری. فتنافسوها كما تنافسوا وتريكم كما أيكم. فەرمێ ئەڵترسم ئێوەش وەکو ئەوان خوای گەورە بتان داتێ و منافەسە بکەن و پێشبڕکێ بکەن لەسەری و تیاتانە ببات وەک چۆن ڕەوانەی پێشەوەی تیا بێت. سەیری ئەمڕۆک لە وڵاتانی ئیسلامی ئەو داگیرەکە، ئەو ئەخوا، ئەو گەندەڵیەکە، ئەو غەشەکە، ئەو نانی ئەوە بڕێ، وامان لێ هاتووە نازانن ئەو کەسابەتەی کە ئەیکەین، ئەو پارەی پەیایەکەین ئایا من حەڵاڵە یا حەرام، لە هەرچی جۆرێکەوە بۆمان بێ ئێمە پارە پەیاکەین ڕایەکیش. زۆر جاری وا هەیە حتا موسڵمانان گوێ نادەن بە حەڵاڵ و حەرامەکەی. ئەو وەختە کە ئەو منافەسەیە بوو، حەسادەت دەبەینا دروسە بێ، تەشاحن دروسە بێ، لە یەکتر عاجزبوون دروسە بێ، دوورکەوتنەوە لە یەک دروسە بێ، ڕێکبوون لە یەک دروسە بێ، تاوای لێدێ ئەکاتە شەڕ، ئەکاتە ئاشاوا. ئەم کاسب کە لەسەر ئەو کاسب کە، ئەم حیزب لەگەڵ ئەم حیزب، ئەو وڵات لەگەڵ ئەو وڵات، ئەو قەوم لەگەڵ ئەو قەوم، لەسەر دنیا یەکتریە کوژن، شەڕەکەن، خۆیان لە ناوبەن وەک چۆن قەومەکانی پێشێمە لە ناوچوو. بۆیە پێویستە ئاگامان لە دنیا بێ، دنیا بگرین، بەڵام قیامەتیش لەبیر نەکەین. یەکێ لەو شتانەی کەی ترساوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووشمان ببێ لە عیبادەتکردنمانە. ئێمە ئەمرمان پێ کراوە بە تەوحید، بە یەکتاپەرستی، کە خوای گەورە بە تاک و تەنهایی بپەرستین و شەریکی بۆ قەرار نەدەین. و گەورەترینیش گوناهیش کە ئێمە بیکەین شرکە، شرکی گەورە. ئینشەڵڵا ئەبینم ئێمە موسڵمانان شرکی گەورەمان کەم بێ یاخود نەمان بێ، بەڵام شرکی بچووک و خەفیمان هەیە. بۆیە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم لێی ترساوە. ئەبی سعید ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ نحن نتذاكر قال خرج علينا رسول الله صلى الله عليه وسلم ونحن نتذاكر المسيح الدجال. أفرمي يا مدانش ولا مزقوت باسي مسيحي دجال ما نكر. مسيحي دجال خطرك لسر بشرية حتواي پیغمبران نشانەکانی ئەوتۆ و میلەتەکانیان لێ ئاگادار کردوێتەوە. بەڵام کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە لایەن و گوێیان لێ بوو باسی مەسیحی دەجالیان کرد،
فرمي ألا أخبركم بما هو أخوف عليكم عندي من مسيح الدجال. بصحابة كان يفرموا آية من بيتان بلم شتيكتان بيت بلم كمن زيادة لي أترسم لسرتان لمسيح الدجال. قال قلنا بلى يا رسول الله. فرمي بلى يا رسول الله بيما بلى وش تشير. فقال الشرك الخفي هاوەگیری نادیار شاراوە شرکێکە هاوەگیریە شەریکێکە بۆ خۆی قەرادەی دیار نییە بە کردارەکەتەوە دیار نییە ئەوەیە کە سەیریکە نایبینێ بەڵام لە ناخی خۆتە لە دڵی خۆتە ئەو شرکە قەرارە دەی ئەویش ئەوەیە ئەن یەقومە الرەجل یوصەلی فەیوزەینە صەلاتهو لما یەڕە من نەظەر الرەجل. کەسێ هەڵەسی نوێژەکە عیبادەتێکە چاکەیەکە حەسەنەیەکە سەدەقەیەکەکە هەستەکان کە یەکێ سەیریەکە نوێژەکەی جوانەکە عیبادەتەکەی باشترەکە سەدەقەکەی زیاترەکە ئەگەر بینیان سەدەقەدا بۆیە ئەمە پێوە شێر چکە ئەو خۆ جوانکردنە لە نوێژەکەدا ئەو زیادەی لە سەدەقەدا ئەیدەی لەبەرەوەی کەسێ سەیرت کا بۆ ئەوی بناسیتەوە یا ئەو بیبینێت ئەو شرکی خەفیە ئەو لە پێناوی خوا ئەو بەشەی دووەمیم نەکردووە بۆیە بێ شرك. وهروها فرمي إن أخوف ما أخاف عليكم الشرك الأصغر شتێکە زۆر لێ یەترسم بۆتان وتوشتان ببێ شرکی بچووکە هەوڵگیری بچووکە. قال وما الشرك الأصغر يا رسول الله صلى الله عليه وسلم. فرمي الرياء. فرمي شرکی بچووک چییە؟ فرمي الرياء ڕووپاماییە خۆ دەرخستنە حب الظهورە حەزکەی بزانی کە تۆ پیاوی چاکی کە تۆ عیبادەتکەری کە تۆ قورئان خوێنی کە تۆ دەمت خۆشە لەبەر خاتی خوا نابەرک و لەبەر خاتی خەڵک بۆی دەرکەوی لە ناو خەڵک. بۆیە خوای تەبارەک وتەعالە یەقول عەزە وەجەل لەهم یەومە القیامە إذا جزي الناس بأعمالهم. ئەگەر خوای گەورە پاداشی خەڵکانی داوە لە ڕۆژی قیامەتە پێیان فەرمووی اذهبوا إلى الذين كنتم تراءون في الدنيا. بڕۆن بۆ لای ئەو کەسانەی کەوا ڕووپاماییتان بۆ ئەکرد لە دنیایە فانظروا هل تجدون عندهم جزاء. بڕمزان هەیە جەزاتان هەیە لایە. بۆیە پێویستە ئێمە لە عیبادەتەکانمانە ئیخلاسێکی خاسمان جوانمان دڵسۆزانە ئەو عیبادەتەی ئەیکەین بۆ خوای بکەین بە تەنها و تەنها ئەو مەبەستمان بێ چکە عیبادەتکردن بە زۆری نییە بە چۆنیەتیە بە ئیخلاسە چۆن بۆ خوای گەورە ئەیکەیت و شەریکی بۆ قەرار نایی. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعایەکمان فێرەکە ئەفەرمێ دوعاکە دائیمە بکەن چکە ئەو شرکە بچووک و خەفیانەی لە ناکتانە هەیە ئەیشواتەوە ئەویش ئەوەی اللهم إني أعوذ بك أن أشرك بك شيئا وأنا أعلم واستغفرك لما لا أعلم. دێرێکە لەبەریکەن لە نوێژەکانتانە لە عیبادەتەکانتان لە پارانەوەکانتانە ئەو دوعایە بخوێن بۆیە ئەو شیرکە شاراوەیە ئەو شیرکە بچووکە کە لە گوناهی گەورە گەورەترە نەمێنە لە ناخمانە عیبادەتێکی خالص بکەین بۆ خوای تەبارەک وتەعالە. و هەروەها لەو شتانەی دەیترساوە ئەوەیە کەسانێکەت باوەڕیان ئەمڕۆ بە ئەستێرەیە ئیمان و بالنجوم شتەکانە گەڕێنەوە بۆ لای ئەستێرە ئەڵێن ئەستێرەی زوحەل چوو بە پاڵ ئەستێرەی زوهرەیە بۆ مەلەردە دروستە بێ فڵان شتە مرێ یعنی ئەمانە وای لێ هاتووە تەلەڤیزیۆنەکان حکومەتەکان موئەسەساتەکان خەڵکیان داناوە فێری ئەم سحرە فێری ئەم نجومبازیە فێری ئەم نجمیانەکەن خەڵکانێکی توایان لێ هاتووە کە چوونە شوێن ئەوانە و گوێیان لەوانە گرت و بڕوایان پێکرد ئەو وەختە چیەکەن تووشی ئەوە بنی درۆ بکەن بە قەدەر یوکەذیبون القەدەر ئەو قەدەرەی کە خوای گەورە قەدەری کردووە لەسەرمان و پێشەوەی مەخلوقات دروستکە لە لەوحی مەحفوظ نووسیوێتی چی ڕوئەدا و چی ڕوونادا تا ڕۆژی قیامەت. و هەروەها لەو شتانە کە لێی ترساوە حەیفی سوڵتان بووە زۆڵمی سوڵتانەکان لە کۆتایی زەمانە ئەفەرمێن إني أخاف ما أخاف على أمتي
في آخر زمانها أو شيء كزور زور ترسم لسر أمتكم دروس بيودي بويان لكوتاي زمانا النجوم وتكذيب القدر وحيف السلطان أو يباور بأستير كان أستير الناس يعني دروس بي كسانة كان كأهل علم بشعوزو بسحر وممجور شان باسي أستير كان ليكري كأستير كان لسر طبيعته لسر سروشتي دنيا وان لدي خلقان يجوان ليقر أو وقت وان لدي شيء كان قدر إخوائي قورا بدرو أخنو قدر جيكيكا لركن كان إيمان هج كسي باوري بين به كافر به وهروها حيث السلطان كفي غمر إخوالي تساوى كوا أمر إيما إيمينين لشيان خمانا كسلطان كانوا حاكم كان كشون ظلم كان لخلق بكشتنيان ببرنيان للسجل كندنيان لقنطري كردنيان لنان براميان لا لويك حق حقوقي خواني النادري